جارێکیان هارون ڕەشید لە ڕاوە بێت پیاوێکی دێوانە ئەبینێ کە پێیانەوت بەهلول، کورد خۆمان پێی ئەڵێین باڵۆڵ. بالول ئەچێ ڕێگە بە هارون ڕەشید دەگرێ ئەڵێ یا ئەمیرە المؤمنین ئەینە ئاباؤک و ئەجدادک، ئەی گەورەی موسڵمانان باو باپیرێ لە چۆن؟ ئەویژە فەرمێت ماتوو، مردن. ئەویژە فەرمێت بالولە فەرمێت فەئەینە قوسوورهم؟ ئەڵێ تیلکە قوسوورهم. فەرمێ وەئەینە قوبوورهم؟ ئەڵێ هذه قوبوورهم. کوا تاوەرەکانیان؟ ئەڵێ ئەوە تاوەرەکانیانە. ئەی کوا قەبر و گۆڕەکانیان؟ ئەڵێ ئەوش گۆڕەکانیانە. فما تلك قصورهم وهذه قبورهم فما نفعتهم قصورهم في قبورهم. فما ئەوە تاوەرەکانیانە و ئەوەش گۆڕەکانیانە، تەلارەکانیان لە ناو گۆڕەکانیانە هیچ سوودێکی پێ نەگەیانن. هارونە فەرمێت ڕاستەکەی، زیدنی یا بەهلول، زیاتر ئامۆژگاریم کەی بەهلول. شبيل أما قصورك في الدنيا فواسعة فليت قبرك بعد الموت يتسع. أفرميت تلاركاند لدنيايا فراوان أي هارون الرشيد، خۆزگایە قەبرەکەشت هەر ئاوا فراوانە بوو لە گۆڕەکەتەوە. فەرمێ هارون دەستی کرد بە گریان، تی زیاتر ئامۆژگاریم کە. تی هارون بێنە بەرچاوی خۆت کە هەموو مڵکی کیسراهی تۆیە و چەند ساڵێکی زیادی شتیامایتەوە. سەرنجام هەز جێ و مەکانت گۆڕ نییە و پرسیاری لەباری هەموو ئەو شتەوە ئەکرێ کە لێ دوات بەجێ ماوە. تی چارەسەر ئیعمەل لەهو، ئیشی بۆ بکە. ئەمەی پێوتوو ئیشی بۆ بکە و بەجێی هێشت. ئەرێ هارون وازی لە ڕاو هێنا و گەڕایەوە کەوتە سەر جێگە، هەر ئەو جێگەیە بوو هەتا وەکو وەفاتی کرد لە جێ هەڵنەسایەوە. کە وەفاتیشی کرد هەموو مڵک و سامان و خەدەم و حەشەم و جێشەکەی کۆ کردەوە. هاواری لێ هەستا فەرمووی یا من لا یەزول ملکه ئیرحەم من قەد زالە ملکه. ئەو کەسەی کە مڵکت لەدەست ناچێ، خاوەنی مڵکیت، بێ بەهانای ئەوەوە کە مڵکەکەی لەدەست چووە. عەبدوڵڵای کوڕی مەسعود دەفەرمێت ما منكم إلا ضيف وماله عارية فالضيف مرتحل والعارية مؤداة إلى أهلها. فەرمی هەر یەکەتان لە دنیاە میوانە و ماڵەکەشی ئەمانەتە. میوان ماڵ بەجێ ئەهێڵێ و ئەمانەتیش ئەگەڕێتەوە بە خاوەنەکەی. کەواتە نە تۆ خاوەن ماڵیت و نە ماڵەکەشت خاوەندارێکیت هەیە بەسەریا، بەڵکو هەر قەرزە و ئەمانەتە لاتووە بێ بیژەڕیتەوە.